خۆشەویستان لە دوای مانگێک بەڕۆژوو بوون بێگومان مانگی شەوال دێت. مانگی شەوالیش بەپێی فەرموودەی دروست و صحیحی سەروەروان محەممەد صلی الله عليه وسلم هەست کەسێک 6 ڕۆژ لەم مانگەدا بەڕۆژوو بێت خێر و پاداشت و فەزلێکی زۆر زۆر گەورەی هەیە. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی لیژنەی فتوا لەقی سلێمانی بەوردی لەسەر شەشەڵان و ڕۆژووی شەشەڵان قساکەین. دکتۆر جان بەخێر بیت. جەژنە پیرۆز بێت. یاخوا بەخێر بێ. پێشوی بچینە وردەکاری ڕۆژووی مانگی شەشەڵانەوە کە لەناو کوردەواری خۆمان دکتۆر جان بە شەشەڵان ناسراوە. فەزل و گەورەی ئەم بەڕۆژووبوون لەم مانگەدا چییە و چۆنە سەروەرمان چۆن ئاماژەی پێ کردووە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، دڵ و درود و میهرەبانی خوا بڕێژێ بەسەر گیانی پاکی سەروەرمان حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و هاوڵە بەڕێزەکانی و زانایان و خواناسان بەگشتی. سەرەتا جەژن پیرۆزە ئەراسێ بەڕێستان و هەموو بینەرانی عەزیزەکەم لە جێگە و لاش بێنەگەن عەرزیانەکەم تەعاتتان قبوڵ بێ. خوای گەورە لە بەرەکەتی مانگی ڕەمەزان هەموو زەمەنتان بێبەش نەکا ئینشاءالله و ئینشاءالله لە قایمە و لە ڕیزی ئەو کەسانە بن کە لەگەڵ کۆتایی هاتنی مانگی ڕەمەزانە ڕێزی ئازاد بوون لە ئاگری جەهەنەم بن ئینشاءالله و ئەو کەسانە بن کە باشترین شوێنی بەهەشتان بەدەست هێنابێ. لە ڕاستیدا ئێمە ئەبێ بچینەوە سەر ئەو تایتڵە فراوانی کە لە ئیسلامە هەمانە، ئەویش ئەوەی یەکێک لە ئامەچەکانی شەریعەتی ئیسلامی یا هاتنی قورئان بریتە لە خێراندارکردنی ئینسان و زەمانەکانی ئینسان پڕ لە خێرکە بۆ ئینسان کە لە ژیانی ئاژی ئەو زەمانەی کە پێێتی ئەو تەمەنەی کەیدی سەرمایەتی ئەو سەرمایە بابە کاڵایە کە لە قیامەتە بەهای و قیمەتێکی زۆری هەبێ و قازانجێکی زۆری لێ بکە و کاڵایەک بکڕێپۆی کە لە بەهەشتا بتوانێت شوێنی زۆر باشی پێ بەدەست بێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم تەفسیری بۆ کردن دەفەرمێ هەموو کاتەکانی ئینسان ئەگەر حەسەنەیەکە کرد هەر خێرێکی تۆ بەقەدەر دە خێرت بۆ نووسێ دە چاکە بۆ نووسێ. مانگی ڕەمەزان ئەگە بە ڕۆژوو بی بە مانگەکە توانیتە بەشی دەدانە مانگ خێر کۆکەیتەوە. 2 مانگت ماوە ئەم 6 ڕۆژەش ئەتوانین مەسەن 6 ڕۆژی پێ تەواو بکەین کەوابوو کەوایە ساڵەکە تۆ لە عیبادەت ژیابی واتە ئەبێ ڕۆژوەکانی ئێمە کە بە ڕۆژوو ئەبین بەشی 1 ساڵ داتای جوانمان لە خۆمانە دروست کرد بێ. کاتێک کە باسی ڕۆژوی شەشەڵانە کریان شەوال زانان دەفەرمون تەفسیری ئەو ئاەتی پێکەن وەلعلەکم تەشکرون لە کۆتایەتی ئاەتی ڕۆژوەکە کە ئەفەرمێ شەهر ڕەمەضان أنزل فيه القرآن دوایە فەرمێ ولتكبروا الله على ما هداكم لعلكم تشكرون. ئەفەرمون تەشکرون بەچی تەفسیرەکەن من صام 6 من شەوال کەوابوو بە ڕۆژوبوونی 6 ڕۆژی مانگی شەوال ڕێک ئەو شکرەیە چووکە تۆ عیدەکەی خۆت تەواوکە کە مانگەیە بۆی سپاسی خوا بکەم بڵێن لەم سەرکەوتنایە پەروەردگار سپاس دەکەم کە تەوفیقت دام توانیم مانگێک بە ڕۆژوو بم ئەوە بۆ سپاسی تۆش 6 ڕۆژ دوای ئەوە دێم لە فەزیلەتی ئەو دەستکەوتە گەورەدا لەبەر خاتی سپاسکردنی تۆ بە ڕۆژوە بم. شتێکی تر لەوە کە هەمانەکە فەرموودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبو ئەیوب ئەنساری ڕیوایەتێکە و یەکیشیان ثەوبان ڕیوایەتێکە هەردووکیان فەرموودەکە لە سەنەدەکە بەڵێ کۆمەڵی ئیشکال هەیە بەڵام ئیمامی موسلیم ڕەحمەتی خوای لێ بێ و ئەیوب ئەنساری بە تەرجیحی داناوە بە صحیحی داناوە ڕیوایەتێکە فەرمێ هەر کە 6 ڕۆژ لە شەشەڵان نەی دیاری نەکردووە 6 ڕۆژ لە شەشەڵان بگرێ وایە کە ئەنەما صام الدهر كله وەک وایە هەموو ساڵەکانی کەوابوو لەگەڵ ڕەمەزانە و 6 شەوال پێکەوە کەوابوو صام الدهر كله تۆ مانگی ڕەمەزان و 6 خێدەن پاڵی وەکووا من 1 دانە مانگ بە ڕۆژوو بووم 1 مان ڕۆژوو بوون ئەدێ بزانە خێرەکەی چەندەیە چونکە قورئان باسی ڕۆژوی ڕەمەزان خێرەکەی نەکردووە پێغەمبەری خواش دەفەرموودا باسی نەکردووە بۆ چونکە خوای گەورە خۆی خستۆتە ئەستۆی خۆی وأنا أجزي به منم تەنها خۆم پاداشتی ڕۆژوە دەمەوە بۆیە لە پاداشتی ڕۆژووکردنا براکەم ئێمە نازانین خێرەکەی ئایا بەقەدەر چەندە بێ بەقەدەر کێوی حودە بێ بەقەدەر دوانی ئەوە بێ بەقەدەر هەموو دنیا بێ پەروەردگار هەڵگرتووە بۆ قیامەت بۆ چونکە بەڕاستی بە ئەندازەی ئیخلاسی تۆ بە ئەندازەی نیەتی بە ڕۆژبوونەکەتەوە لە چرکەساری دەستپێکردن تا کۆتاییەکەی و ئەو هەموو چاکسازی کە لە خۆتا کردوتە هەر یەکە بەقەدەر ئەندازەی و ئەجری هەیە. هیوا هەیە لەوانەیە لە ڕۆژوی ڕۆژێکە ئەجری ئەوەنە زۆر بێ هەر بەشمارە هەیە هیواژەی لەوانێت تەنها بەس بسێتیونەکەی بۆ مێنێتەوە چونکە پێغەمبەریان ئاماژەشی بۆ کردووە هەندێک کەسێ ڕوبە صائیمێکمان هەیە تەنها بەس برسیبوونەکەی بۆ ماوە و توینبوونەکەی ئەمە بۆ یەکە ڕۆژوو هی کەسێ بۆ کەسێ هی ڕۆژێ بۆ ڕۆژێکی جیاوازە وەکو یەکنی ئاجرەکانیان
بۆیە پەروەردگارە فەرمێت دقە بە دقە سنتیم بە سنتیم ڕۆژ بە ڕۆژی سانیە بە سانیمە بۆ حسابەکە ئیخلاص و چاکسازیەکان و پەیوەندیەکانی من لەگەڵ پەروەردگارمە ئەم 6 ڕۆژش بە هەمان شێوە هەروایە. شێوازی بە ڕۆژوبوونی پێغەمبەر دوودی خوای لەبێ وەروەها تابعین و سەحابەکان چۆن بووە لە مانگی شەشەڵاندا؟ بەڵێ لە ڕاستیە مانگی شەشەڵانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام نەبووە لەسەر ڕۆژی شەشەڵان. ئەوە فەرمودەمانەیە سەیدە عایشە فەرمێ ڕەزای خوای لێ بێ خوا ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام من نەمدیوە بڵێن بە شێوازێکی کوڵم بەردەوام لەسەر ئەمە بەرژۆ بێت هێندێک ناوبەناو بووە کرد بە ڕۆژوش بوو تەرکیشتی کردووە ئەمەی بەڕاستی تەشریعە چونکە پێغەمبەری خوا ئەگەر بیکردایە ئەوە بە سنەتێکی موئەکەدەوای لێ هات و کوردەوانی زۆر جارەیە بە فەرز دابنرایە حتا ئیمامی مالی ڕەحمەتی خوای لێ بێ خوا ڕێیەکی هەیە فەرمی ڕۆژووی مانگی شەشەڵان من مەمەکروهی ئەزانم بە پەسەندی نازانم بۆ چونکە لە سەردەمی ئەوانە هێندێک کەس ئەچوو جەژنیەکە ڕۆژی جەژنەکەش سیمان جەژنی پێوە دیار نەبوو هەر کاسێ ڕەمەزان و شێوازە ڕەمەزانی تێک نادا هەتا شەشەکەی تەواو نەکردایە دێ فەرمیان کە ئاو ڕەمەزان دەکرێت بە 36 ڕۆژ شەشتان بۆ ئیزافە کرد بۆیە هات شەشەڵان فەرمی نابێ بە ڕۆژوو بێت چونکە ئێوە هاتوون ڕەمەزانە خەنە شەشەکانە پار ڕەمەزان چونکە فەرزتان لێ کردووە ئەمە فەرز نییە خوای گەورە تەنها شەهر ڕەمەزانی فەرز کردووە شتێکی تر نییە لە غەیرەوە بێتە واجب لەسەر شانتان جا لەبەرەوە بە فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە کە ئەمەی کرد بۆی فێرمان کاکابێ بزانین ئەمە سونەتە مەجای هەیە بیگرین مەجاریشی هەیە نێشی گرین مەجای هەیە بەردەوامی مەجاریش هەیە بەردەوام نەبین تایە ئەگونجێ ئەمساڵ بە ڕۆژوو مساڵاتە بە ڕۆژوو نابم ئەگونجێ مەسەن دوانەگرم و سییانیان ناگرم ئەگونجێ مەسەن تۆ توانی مەجالێکی تایە فسحەیەکی تایە ئەمە ئەوە سەلەفی صالحی سەحابە ڕەزای خوایان لێ بێ خۆیش بە هەندێکیان بە ڕۆژوو بن هەندێکیان هە بە ڕۆژوو نەبوون لە تابعینیش بە هەمان شێوە هەندێکیان گرتووە هەندێکیان نیانگرتووە مالی ڕەحمەتی خوای لێ بێ خودی خۆی بە ڕۆژوو نەبووە لە شەشەڵانە چونکە بە مەکروهی زانیوە لە بەقاتی ئەو حاڵەتە بەڵام تر هەندێک جاری ژێ وەکو بڵێن ناوبەناوی بە ڕۆژوو بووە ئەمە لەبەر چونکە فەرموودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەیە بەڵام فەرموودەکەی پێغەمبەری خوا هەردوو ڕیوایەتەکە پەسەندن لە لای زانانی ئالی حەیدەر ڕەحمەتی بۆیە کە جمهوری زانان هەموویان ڕەحمەتی خوایان لێ بێ ئاخوا حتا مەسەڵ ئیمام شافعی ئیمام ئەحمەد لە ڕەئیەکە ئەبوو حەنیفە لە ڕەئیەکە هەمویان پیان وایە سونەتە و مستەحەبە ئینسان لە دوای ڕەمەزان و شەشەڵان 6 ڕۆژ بە ڕۆژوو بێ بەڵام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ ئاخوا ڕەئیەکی هەیە لەگەڵ ئیمام مالیکە کە پیان وایە خێرا لە پاڵ خێرا دوای ڕەمەزان خێرا بە ڕۆژوبی مەکروهە توانە چونکە بۆی نەبادا گومان ببرێ فەرزە ئەوی بەڕاستی لە سەردەمێکە لە ناو خەڵکێکە زانیاری کەم ببێ یا ئەو کاتە ناوچەکان گەشتنی زانیاری و معلوماتی ئاینی بە مەنتەقانە زۆر ئاسان نەبووە لە هێندە مەنتەقا لەوانی وا خەبرەکە ڕۆژ بێ ئەو ڕۆژەش واجبە ئەبێ بە ڕۆژوو بن لەبەرەوەی دینەکەمان سنت تێکەڵی فەرز نەکرێ زانایان لەو کاتە ئیجرائاتێکی فتوای بەیان کردووە و فەرموودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گونجێ وەکو یەکێ لە زانایان دەفەرمێ کە خۆشی مالیکی مەذهبە کە ئیبن ڕوشدا فەرمی ئیمام مالیک احتیمالی هەیە ئەو فەرموودەی ئەیوبی ئەنساری پێ نەگەشت بێ ئەو ڕیواەتی نەبیست بێ بۆیە کە ئەو بەلایەوە مەکروه بووە کە لە شەشەڵانە بە ڕۆژوو بن بەڵام بەعام لەناو سەحابەشە و لەناو تابعینیشە ڕەحمەتی خوایان لێ بێ ئاخوا ئەمە هەر بووە وەکو ئاکارێکی موسڵمانانە بە سونەت دانراوە لە لای زۆرینەی هەرە زۆری زانایان ڕەحمەتی خوایان لێ بێ. مامۆستا گیان یەکسەر ئەو پرسیارەیەتە پێشەوە کە ئایا ئەم ڕۆژوە با بڵین کەس کاتێک کەسێک قەرزارە بۆی نەخۆشیەوەی سەفەرە یان خوشکان و دایکان بۆی حاڵەتی تایبەتی خۆیانەوەیە ئایا ئەکرێت لەگەڵ ئەم سونەتەیە نیەتی ئەو قەرزەش دەبێنرێ هەردوو بابەتەکە جێی خۆیان ئەگرن یا هەریچوو بە ڕێگە و جێگەی خۆیەتی لە ڕاستیدا خۆی فوقا ڕەحمەتی خوایان لێ بێ خۆ لە باسی واکەن کاگەر بەسەر بە دوو نیەت بە نیەتێک دوو واجب یا دوو سونەت بەجێبێنی ئەمە بۆ نوێژی تەحیەت المەسجید و ئەوانە بە دروستیان داناوە کە لە مزگەوت سنەی دەستنوێژ و تەحیەت المەسجید پێک و ئەنجام بن بەڵام بۆ ڕۆژووی شەشەڵان ڕۆژوی و قەرز ڕەحمەتی خوایان لێ بێ ئاخوا بە دروستیان داناوە ڕەحمەتی خوا لە زانایان بێ فەرمیانە نابێ دووشتی سەر بەخۆن فەرزەکە گەڵ سونەتەکە تێکەڵ ناکرێ شەشەڵان سونەتە ڕەمەزان قەزاکەی فەرزە ئەم دوانە یەک نێگە هەردووکیان سونەت بوایە بەڵام چونکە هەردووکیان سونەت نینێکیان فەرزەکان سونەتە ئەبێ هەرێکیان بنێتی تایبەتی خۆی بکرێ شوێنی تایبەتی خۆیان بکرێ ناکرێت جەمیعەکان پێکەوە بەڵام ئەوەندان هەیە بۆ ئافرەتان ئەگەر هاتوو بۆ هۆی حکمی عادە یا حکمی مەسەڵ منداڵبوونێکەوە نەیتوانین لە شەشەڵانە بە ڕۆژوو بێ ئەتوانێت لە ساڵەکە ئەو شەشە هەر شوێنێکا بیگرێتەوە بۆ ئەجرەکەی بۆ نووسرێ ئەمان لە فوقا ڕەحمەتی خوای جازدان داوە چوتوانە ئەم کاتە لە مانگی شەشەڵانە ئەو فەقیر عوزری هەبووە کە نەیتوانیوە بە ڕۆژوو بێ ئەویست بە ڕۆژوو بێ ئەتوانێت لە ساڵەکە لە هەر مانگێکا بۆی بوو
شجرة برجولة مقابل أو شيء ششلانة فأجر كيبون كم جار مع ولا أمر رئيس زمان طلع كم فقهاء رحمة إخوان لبي دفن بو آفتان كعزياب بيا عزي بوين خوشي وهبوا عمليات كلا وفقيرة بوين كلا ولو كاتب الرجوبة كي شاك بيوا أتوانا أو شجرة ششلاني لو صلاة قضاب كات ولا صلاة لما ما هو صاقر قصي من دروس جائز بلقى شأني خوي پروردگار خوي يقول له بهانه بوي حتما رواية حرب فرمودي من هي فرمي خوي بهانه حد كان كلا خوش به أبزورت شي خير ما كان خو ما أنا قايل لا هذه والله سبعش الدكتور محمد ئایا ئێمە دەکرێت لە کێکەوە بە ڕۆژوو بین ڕۆژوو شەشەڵام بگرین هەنێکمان هەیە بە دوایەکە ڕۆژۆکە ئەگرێت هەنێک هەیە کە دووشەمان و پێنجشەممە یاخود ئەیامل بەیز ڕۆژۆکە دەگرێت و سونەتەکەیشی لەگەڵا ئەکات ئێمە چۆنی ڕۆژوو شەشەڵام بگرین لە ڕاستیە خۆی ئێمەش لەم بابەتە باشترمان هەیە و جایزمان هەیە مباح وڵێ هەیە ڕەوا حەڵاڵمان هەیە و مەکۆڵین باشتریشمان هەیە لە حەدیثەکەی پێغەمبەری خوا کە ئەفەرمێ من صام رمضان ثم أتبعه 6 من شوال هەکەسە ڕەمەزانی تەواو کرد و پاشان 6 ڕۆژی بە شوێنە هێنا ئەمە کەوابوو باش وایە سەر بە دوای ڕەمەزانە شەشەڵانەکە بگرین کەوابوو تاکو لەگەڵ ڕەمەزان نزیک بێ باشترە چونکە سمەکە کەمە تەراخیتیا و ئیتباعیشی تیا ئیتباعی ژیانی شوێن خستن و 6 ڕۆژەکەشی دیاری نەکردو ئایا بەیەکەوە بن یا بە جیاجیابیان گرم 6 ڕۆژەکە لە پاڵ یەکا بن یا شەشەکە لە مانکە لە هەفتەیەکە ڕۆژێکی بە ڕۆژم یا دوانی بە ڕۆژم ئەمانی دیاری نەکردووە پێغەمبەری خوا هەلا بەر ئەوش کە بە ڕەهایی ماوەتەوانێت کەوابوو مەجالێکی زۆر باشی داوە بە من و بە تۆ کەسێ بە ڕۆژووە بێ لەو مانگی شەشەڵانەیە لەو شەشەوالەیە لە یەکەم ڕۆژ دەست لە دووەم ڕۆژ دەست پێەکەی لە دوای هەفتەیە دەست پێەکەی لە مانکە ئەگریتەوە دە سێ ڕۆژەکەی ئەیامەدی دا سێ ڕۆژ دەخەتە پاڵیەوە دووشەمە پێنجشەمانێگیری ئەمانە هەمویان مەجالی تێدایە هەموو بابێکی ڕەوا و جائیزە بەڵام کامیان باشترینە باشتر وایە لە دوای ڕەمەزان کە سۆنسەکان لە کوردستانی خۆمان هەندێکمان لە دووەم ڕۆژ جەژن و دەست پێکات چونکە دە ڕۆژەکە ڕۆژ تەواو بۆ جەژن تەواو بووە بۆ خۆ لە مامۆستا بەخوا چونکە ئێستا گەرم و گوڕم و لە پاڕ ڕەمەزانە با هەر تەبیعەتەکەم تێک نەچێ شەشەکە بێک و ئەگرێ دەستی خۆش بێ یاخوا کەسێکیش بۆی نەکرا بەسەر مانکە دابەشێکن هەمیان ئەمە لە شەریعەتا کێشەی تیانێ لە ڕێی فقهی ئیسلامیەوە باشە وەک بە گوێرەی مۆکرانی کەسەکە خۆی دی چۆن بۆ دەکرێت چۆن گونجاو لەگەڵ ژیاندا چونکە سونەتە نابێت سونەت ئەرکێکی ترە لە کیزبا سنت بۆ تەقویەکەیتەوە ڕاستی نەبارەخ بۆ لاوازبوون بۆ بەهێزکردنێکی نەبادا بۆ دواخستن ئەبێت تۆ بەڕاستی بە سنەتی پێغەمبەرەکەیکەین بۆی پێشتر پێشتر بڕۆم ئەگەر بۆ هۆکاری لە کارخستنی هێندە ئیشی ترم نابێ لە ڕووی شەرعیەوە بۆی بێ لەگەڵ کارەکان بیگونجێن چۆن بۆم کرا ئەتوانم بە ڕۆژ و مەجای تیا لەو مانگەدا و ڕۆژە بگرم من ئاوا حساباتێکم گە هەڵم نەکرد بێ بە مانگی ڕەمەزان و سونەتەکانەوە نزیک بە 5 مانگ ئێمە توانین بە ڕۆژوو بین لە ساڵەکە 30 ڕۆژی ڕەمەزان ئەو مانگێک 88 ڕۆژی دووشەمە پێنجشەمان دووشەمە پێنجشەمان کە 8 ڕۆژەکە بۆ مانگێکی زەربی 11 کە کاتە 33 ڕۆژ بۆ ئەیام البیض ئەوە 121 نۆمینەی حاجان ئەوە 130 ئەگەر هەر نۆی بگیری ڕۆژی عارەفە ئەوە 130 این تقریبا نزیکی 5 مانگ لە ساڵێکە ئەمە بۆ ینی ئێمە مانگێکیش فەرزە لەسەرمان بەس ئەم هەموو ڕۆژ و سونەتە ینی هۆکارەکەی چییە دانراوە بۆ مسلمانان ڕاستیە پێم وتیان هیچ لە ئەو شتاری کە بەردانی پەروەردەی ئینسان لە ڕۆژوای عازێکی زۆر عجیب هەیە ئەویشەوەیە کە ڕۆژوو پێمانەڵێ نەرێت گۆڕین گۆڕانکاری لە ئینسانە زۆر سادە و ئاسانە بەس پێویستی بە عەزیمەیەک هەیە بۆیە ڕۆژوو خۆی لە ئەسڵا سیان بە معنە ئیمساکە خۆگرتنەوە مەنع ئەسڵی فەلسەفەی ڕۆژوەکە فێرکردنی ئەوەیە کە من بە خۆم بڵێم مەکە بە خۆم بڵێم نا هێندێشتر کە قەبیح نەبێ بڵێم نا بەڵێ ئەم نایە چۆن ئەتوانم ئەوە تا بە ڕۆژوو ئەتوانم لەسەر بڵێم نا من دوو ژەم تەرکەکەم بە یەک ئیعادی بچکۆلانیەتە هێنم شەو بەیانی دنان ناخۆم تا ئێوەرە و زۆر طەبیعی و ئاساییشە یعنی خۆلەوانەشە مەعیدەشم زۆر برسی خاڵیشە کەچی لەبیر مەچێتەوانە کە بۆ چووکە ئیعازێک هەیە لە پشتمەوە کەوابوو خۆی دی ڕۆژوەکان پێویستیمان بۆ هەیە گۆڕانکاری لە خۆمانە بکەین ئەبێ ئەم ئیعازی نایە زۆرکەین بەچی بەهێز دەکرێت ئەم پلانە پەروەردەیە باشترین وەسیلەیەکمان ڕۆژوگرتنە وێ بەڕاستی هەر لە شریعەتی ئیسلامی ڕۆژوو چنود و فەرزەکانی زۆرن سنەتەکانی زۆرن بە خاتیەوەیە کە ئەم نایە زۆر بەهێز بێ هەر ئەمەی فەرمودەکەی پێغەمبەری خوا کە ئەفەرمێ ئەگەر کەسێک بە ڕۆژوو ئەگەر هاتوو کەسێک بەرە ڕووی وەسایەوە جوێنی پێدای فەقول ئینی صائیم ئەبێ ئەم سرودە فێر بم فەقول ئینی صائیم هەموو کات بڵێم بتوانم بڵێم ئینی صائیم ئەگەر توانم ئیمجا طبعا تەنها کێشەی کۆمەلگا هەیە بە ئینی صائیمێک حەلە بوو چون ئینسانی نەکردووە دوایەوە لەوانێت کارەسەری بەشۆ ناهاتووە هەتا مەسە من گەنجی زۆر دواندووە ئەگەر چاقۆکەی نەدایە لە کابرا پێویست ناکرد مەسەن دوومان لە سژ نابێت و 70 وەرەقەش هەبێ بالا باجەکەیە بەس بێدەنگ بوایە وتایە نا ئیتر کۆتایی بەشەکەش هات و هیچیش زەرەری ناکرد
بۆیە ئەمە بەڕاستی سرودێکە پێغەمبەری خوا فێرمانەکە لە ڕۆژوا فێری ئینی صائیم ببین لە بەردەمی هەموو ڕووداوەکانی ژیانە کەمترین زەرەر دەینە کۆمەلگا کەمترین خاڵی ناشرینی بۆ خۆم تۆمار دەکەم. مامۆستا سەبارەت بە نیەتەکە ئێمە وامان بیستووە لە ئێوەی بەڕێزە وا فێرکراوین وا گۆشکراوین کە ڕۆژووی سونەت تا نزیکی بانگی نیوەڕۆ ئەگەر تۆ هیچت نەخوارد بە بڕیار بەی ئەمڕۆ بە ڕۆژوبی ئەبێ جانازم ئەوە دروستیانە بەڵام ئەمە بۆ سونەتی شەشەڵانی جوای یان ئەبێ ینی شەو نیەتەکە بەسم نیەتەکە لە دڵە خۆی لە ڕاستیە نیەت چیە و کەسێک کەمە سێسا کە هەموو کەسە بە ڕۆژووەکە وتی شەشەڵان بە ڕۆژووە بم خۆیەوە نیەتێکە بەڵام هەموو کاتێ باشتر وایە بۆ عیبادەکە ئەنجام دێن لە شەوان نیەت بێنی بۆ ڕۆژوو ئەسڵ وایە هەموو ڕۆژوێک لە شەوان نیەتت هەبێ بەڵام لە ڕۆژی سونەتا مەجای تیاگە ڕۆژش نیەتم هێنا هەر دروستە مەسەن توان تاکو بە چونکە پێغەمبەریان عەلەیهی سڵاتو وسەلام زۆر جار چۆتە ماڵەوانە کە خواردن نەبووە فەرموویەتی ئینی صائیم سەعات 8 سەعات 9 بەیانیش بفەرمووی ئینی صائیم چونکە خواردی چی دێنە لە ماڵە بیخۆین کە مادام بیکەن بە ڕۆژوو باشە تەواو فەقل ئینی صائیم بۆیە مەجالی تیایە نیەتەکە عیبادەتەکە هیچم نەخواردووە مادام فڕۆسەکە بە عەمەلی کردومە ماوە تۆ تەنها عەزمەکەیە عەزمەکەش مەوای هێنا بڕیارم دایەتە تا ئێوارە لە دۆ دەستیشم کە تازە نایخۆم ئەمە دروستە لە ڕووی شەرعیەوە کێشەی تیانە بەڵام باشتر وایە شەوانە هەموو شەوێک نیەتی بەیانی بنم کە بە ڕۆژوە بم. دکتۆر محەممەد ئایا ئەو هەڵانەی کە ڕۆژوان لە مانگە ئەیکات هەڵەکان چین؟ وڵا جا هەڵەکان خۆی هەڵە زۆرن لە ژیانی ئێمەیە وەکو دوانی بەڕاستی زۆر جار هەیەمە لە کەسی بە ڕۆژوان کە بە ڕۆژوە بێ یەکێ لەو شتانی کە بەتاتی لەنا ئافرەتانە بەداخۆیانی بە بابەتی یەکێ لەوانە غیبەتکردن و باسکردن کاگەن بە یەکتر هەر ڕیتمەکەی کۆنیان زۆر تێک نادەن ئەمە زۆر جاوتومە خوشکانی بەڕێز زۆر خراپەکەن مەسەڵەن کاتێک کە بە ڕۆژووشەوە لە ڕەمەزانی شایە بەڵام زبانی باسکردن و زبانی غیبەتکردن هێشتا کەم نەبووەوە. شتێکی تر لەوانە کە زۆر خراپە خواپەنامان بە بریتە لەم بابەتی جوێندان و بابەتی ڕقەستان دەشت کە ڕقماسەیە تۆرەین جوێنە دێن بە پیا و جوێنە دێن مالەتەم تەمان پیاوی شوژنیش بێتە بەشدارەتیایە کەم ڕاستی لە ڕۆژوە ئەبە فەلسەفەدان پێم تەرێک کە ئینی صائیم ئەبێ سرودێک بکڵین یا بڵین بڵێن تایتڵێکی جوان بێ بەردەممە هەموو ڕۆژێ ئاواسەیەکم ئینی صائیم لە هەموو شوێنێکە بڵێن ئینی صائیم بەڵام فێر نامین بڵێن ئینی صائیم ڕۆژوەکان زۆر جارێک و عیبادەتێک ئەنجام دێن بەس ئەسەری ڕۆژوەکە لەسەر ژیان وەڵنجێ خۆی ناکات حتا کاسبکارەکە بە ڕۆژوەکو لە بازاڕە بە ڕۆژوە بێت زۆر جارێتە درۆکە بە ڕۆژوەکەیەوە کەمە بەڕاستی خەتەرە یعنی تۆ بە ڕۆژووی بۆی بڵێ بە نەفس بڵێ ئیتر مەکە کەجی هەر ئەیکەی کەوابوو ئەوە فەلسەفەی ڕۆژوەکە تحقیق نەبووە لە ژیانی منە یا زۆر جار هەیە مەسەڵەن لە باسەری عیبادەتکردنەکانە لە عیبادەتکردنی خۆشمانە کە نوێژەکان کە ئیکەن نوێژەکەین بە ڕۆتینێک بەڵام کە ئەچینە دەرەوانەی نوێژکەر نین لە دەرەوە لە ناو بازار لە ناو ماڵان نوێژکەر نین ئاخر بەڕاستی حەیفە مسلمانێک ڕۆژەوان بێ ڕۆژ نوێژ و جەماعەتی مزگەوت کە هاتەوە ماڵەوە باشترین پیا و باشترین باوک نەبێ باشترین مێرد نەبێ باشترین دایک نەبێ سلوکی ئەخلاقی مامەڵەکردنی هەڵسوکەوتەکانی هەر لە ئەسوکەوتی پیاوێکی عەشاری تووڕەی شەقوەشێنی جوێندەری هەر بە سەگباب و قەحبەباب لە ماڵە دەست پێ بکە ئەمانە بەڕاستی ناگونجێت بۆ باشترین دراوسێ بە مدرسەکانی ئەمانەکەین لە سلوکەن ئێستا تا ئێساش بەداخۆ لە ناو خێزانی مسلمانە بوونی هەیە من زۆر جارەی خەفەتە خۆم ئەڵەمەوە خەڵکێکی لە بازار گەورە بووە ئەو کەسی ناو مزگەوتا گەورە بێ تۆ گوێ لە وتاری مامۆستا فەرمێت جوێنێک ئەوە گوناهەکەیەتی عەزێدان ئەوە گوناهەکەیەتی شەقدان لە خواردن ئەوە گوناهەکەیەتی خوا نەخواست ئیهانەکردن بەژن ئەوە گوناهەکەیەتی ئەی بۆ ئەیکەی ئەی باشە تۆ گوێ لە فەرمودانە نەبووە باشە هەمانە مەسەڵەن هەر لە مسلمانەکانی خۆمانە یعنی کاتێک چی داوە بەش و بووەتە خەزور ئەڵێ نابێت زاوە بێتە ماڵی من ناچمە ماڵی زاوە و میراتی دابەشەکە پارەدا بە کوڕەکانی بەس بەشی کچەکانی نادا بۆ چۆن پارە بم کچەکەمێ بیا بە کوڕی خەڵکی ئەی بۆ خۆ کوڕی خەڵک نەبووی کچیمانەیە کچی خەڵکیان هێنا یعنی ئەم عەقڵیەتانە تا ئێستا لە زال قورئان دەخوێنن لە مزگەوت سەفێکەمە دانیشێ بەڵام لە تەعامل یا سلوکانی ڕازەم بوونەتەوە ئەمانە هەمووی غڵەتن بەڕاستی ئەوە واکە لەوەی عیبادەکەی کە ئیکەی ڕۆتین بێ نەیتوانی بە کاریگەری دروستکە لەسەر ژیانی خۆمان چونکە ئەم نوێژانە و ئەم ڕۆژوەی کە ئیگرم ئەبێ بەڕاستی گۆڕانکایەکی چاک دروستکە لە ژیانی گوت پێم وتی ئەبێ دایمەن ناوم لە شوێن جوانەکان تۆمارکە ئەو شتێک کەشتی ناشرین لێ نزیک نبمەوە ئەگەر لێوان نزیک بوومەوە بزانە هێشتا بێ کاکێ لە صالحینە فەرمێ ڕەحمەتی خوا شێخ عەبدوڵغانی گەلانیە وەکی لە صالحین جا فەرمێ ئەگەر بدەوێ بزانی ڕۆژوەکان قبوڵە بزانە دوای ڕەمەزان تۆ لێکوێ خۆتە بینیتەوە
لە چ موقعێک هاتۆ خۆ دیاریت دروستە. ئەگەر موقع لە ناو ڕێباخۆرەکانە بینی و بزانە ڕۆژۆکەت زۆر خەلەریتایە ئەگەر پیاوە درۆستنەکەی جاران بوو هیچ کەوا بوو ئەگەر پیاوە فێڵبازەکە بووی ئەگەر پیاوە دەستپیسەکە بووی ئەگەر هەبێ ئەڵێ بەوا بزانە هەلا سەحابیە ئەنی کۆڵبتەڵی بە فەرمی ڕەحمەتی خوا لە فەرمێ بەوا نازانی ئەڵێ تر پرسیار مەکە خۆت بۆ خۆت هەڵسەنگێنە ئەگەر چاک بووبی وەڵا بزانە ڕۆژەکان شتێک پڕۆ قبول بوون بەخوا خوا لێ قبول کردووی بەس بەخوا گە لە شوێنەکان نەگۆڕی بێ جێکرد نەگۆڕی بێ حتمما بزانە بەخوا ئەوەش ڕۆشتۆ بەخۆڕین بەس ماندوو بووی ئەو بەس برسێدەگوتون دەکە بۆ ماوەتەوە ئەمانە کۆمەڵشتن سلوکیاتن لە ئێمە بێ چاکیان کەین زۆرمان هەیە سا ماوەمانە باشیان کەین چووکە بۆ خۆمان لەبیرە چۆتە جاری وا هەیە بەرژەوەندیەکی کاتی خۆمان نەفسێکم کە تۆڕە ئەبێ نازانم سەبر بگرم کاتێک کە بدینە فەرمێ سەبر بگرە ئێ سەبر چییە؟ خۆ سەبر قایبێتێنە لە شتێ ئاوا لەبەر چاوما هەسوکەوتکا وگو ئەم کۆنگوڵە بۆم دانێ سەبر کرداری منە سەبر عەمەلەیەکە ئەبێ بە خۆم بڵێم ما کە بێدەنگ بە ئەبێ فێری ئەمە بم سەبر ئەوەیە خۆ سەبر شتێکی تری بۆم دانێ لە بنووسن سەبر صبر بين أخي لأن إيران وسابق صبر أبينا لنفس ما بقول صبر بعمل كداري منه أما أنا براسي بفير ببي جاز وجار هي من أو قصي خوشة كسكة خوي كداني شيف باس إمه وشناكا بس كده أنا عملي واقعك أخوي راسي يعني لا بيش ولا خراتيني كسكة الله باصك يا راسي ما حيث مثلا من قم بزانه ما صبر به أو خيركيتي أو شاككيتي كشي كاكم واقعك وأنا لو قص خرات البل وإمام الصحابة يعني دينداري وآين وأنا وكفهم يعني اللي أتمي ومكارم الأخلاق وأنا يعني بوزياتر جوان كردني خو روشتي إما به چونکە خوای گەورە عیبادەتێکی بۆچی بینی من و خۆی بەڵام من لە هەوڵ سوکەوت و ماوەڵم لەگەڵ جەناب تا جوان نەبێت کە ئەسڵا مەسەڵ دینەکەات و بۆ ڕێکخستنی ئەمەیان وانی مامۆستا زۆر جوان باست کردوتە فەرز و سونەت بە یەک نیەت کۆ ناکرێتەوە زانایان وا فەرموون بەڵام ئێمە لە مانگی شەشەڵانە لە مانگی شەوالە سێ ڕۆژی ئەیام البیزمان هەیە دووشەم و پێنجشەمەکانیشمان هەیە ئەکرێ بۆ نمونە ئەم شەش ڕۆژەش تێکەڵاو بکەین لە ئاوێتیان بچکو ئەوانجە سونەتن هەردوو ئەجر و ساوابەکەمان ئەوان ئینشاڵڵا ئەوان بێگومانەوە دووکیان چووکە سونەت نەتوانین بە هەردوو بنێتێک هەردووکیان بەردەوامی لەسەری لەشە لە یام البیضا بە ڕۆژوو بنێتی شەشەڵانیش و بنێتی ئەو نێتش کە ئەگەر شەشەڵان نەبووە هەر بە ڕۆژووە بووم کە مادام وایە خوای گەورە خێری هەردووکیانم بۆ ئەم پرسیارەکە بۆ یەکەم چونکە مامۆسەلاوانێت بێتە پرسیار لای خەڵک ژینە گەریەکێک تموحیەوەی بێ خێر و پاداشت و ساواب کۆبکاتەوە ئەتوانێت شەشەکەش بە ڕۆژوو پێنجشەمەکانیش و سێ ڕۆژەکەی ئەیام بێگومان دووشەمە پێنجشەمەکانی ژێر بە هەماشە دووشەمە بیگرێ خێری دووشەمەکەش و شەوانێکی بۆ نووسێ پێکەوە ئەوەی شەواو کاتە و کوڵی هەلکەی دووزەدێنە ئەمەیە و جاری باش ئەیام البیزی دەکەوێتە دووشەمەوانەشەوە سیان بێکەوە کۆبێت خێرێکی چاکە بە دەستی خۆش بە هیچێکی زۆر باشەوە ئەوە ئینشاڵڵا خێراندا چونکە بازاری خوا دەوڵە بنە بەڕاستی ڕەحمەتی خوا ئەوەندە گەورەیە ئەوەندە زۆرە ئێمە تەنها بەس لێک هەنگاوی بچوو بنین بەخوا پەروەردگار بە باوەشێکی زۆر گەورە دێ بەرە ڕوومان بەس گرنگتان ئیخلاسەکە لە ئێمە چەنە هەیە و چەنە هیمەتیشمان بۆ خۆشەویستی خوایە خۆی لە عیبادەتکردنە براز دەکەم ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لێ کە خوامان ناسیوە هێشتا عاشقبوونێکی تەواو لە بینی من و خوای گەورە دروست نەبوو بۆ شێوازە بەستە بە خۆشەویستی خوا هەموو شتێک واستێ بێنم بیکەم یا تەرکیکەم ئەگەر ئەمە دروست ببێ ببێتە خۆشخوا لا زۆر خۆشەویست ببێ برام زۆر لە گۆڕیت مامۆستا خۆشەویستی خوا گرنگترە یا لەبەر ترس ینی ڕەس الحکمەتی مەخافەت وڵایش هەر خۆشەویستێکەیە چونکە بۆ ترس لە ڕەنجانی خۆشەویستێکە خۆشەویستێکە هەموو گیانی بۆ تۆ بەرەکەتە هەموو ژیانی بۆ تۆ بەرەکەتە ئەگەر خوا نەخواست ئەو لە ترسێ ترسم لە عەزابی نییە ترسم لە ڕەنجانی خۆشەویستەکەمە لە دەستی بێ ئەوە عاشقان واڵە ینی عابدین وا فەرمی ئێمە مەخافە خەوف من الله خەوفی عەزاب و سزا نییە چوە خوایە ئەوە ڕەحمان و ڕەحیمە لە لای ئێمە سزاکەی زۆر زۆر بچکۆلەیە ڕەحمان و ڕەحیمەکەی زۆر گەورەترە لە لای ئێمە پەروەردگارە فەرمی پێ حەدیسەکەی پێغەمبەر فەرمێن 99 داناوە بۆ قیامەت لە ڕەحمانەکەی لە ڕەحمەتەکەی دانێ لە دنیا داناوە 99 بۆ قیامەتی کەوابوو بەسەر وەسعت كل شيء كوسعت كل شيء بێ ئەوەندە ڕەحمەتی زۆرە سزاکانی خاڵێکی بچووکن دروستە بۆیە ئەمانە بەڕاستی دیدێکی زۆر معقولە کاتێک کە من خۆم خۆشویست ئەوەندە خۆشەویستەکەم بەلاوە مهم بێ لە هیچ شتێکاوە هەڵ نەدەم خوا نەخوازە لەکەی لەو خۆشەویستە دروست بێ قورئان جوا فەرمێگە ئێوە چاک لە من خوای گەورە فەسەوفە یەأتی الله بقوم ئەوانەی یحبونه يحبهم هەم ئەویان خۆشە ئەو خوش ئەوانی خۆشەوێ ئەم خۆشەویستی بەڕاستی عەبد و خوا کۆکاتەوە پێیەکەوانێک ئەمە گرنگە قورئان ئەمەیەوێ لە ئێمە ئەمەیە ناخۆ مەسەڵەن تۆ کەسێ بە ترس شت تەرکا لەبەر سزا تەرکیکە زۆر جار هەیە کە هەتا سزاکەی بیت چووی کاتەوە بەس ئەگەر خۆشەویستیەکە بەردەوام لەگەڵ تایە دکتۆر محەممەد کاتێکی ناکەی
وەکوە زانین ڕۆژانی هێنی ڕۆژانێکی تایبەتە و ئەکو ترە جژنی مسلمانانە ڕۆژانی هێنی جا ئایا دەکرێت ئەگەر بزانین لە ڕۆژانی دواتردا ناتوانین ڕۆژوی شەشەڵام بگرینەوە تەواوی بکەین و ئەکرێت لە ڕۆژی هێنی یا ڕۆژی سونەت بگرین؟ بەڵێ لە ڕۆژی خۆی ئەو بابەتە بابەتێکی فقیە ڕۆژی جمعان و ڕۆژی شەمان ئایا دروستە یا دروست نییە فقها ڕەحمەتی خۆیان لێبێ فقی ئیسلامی تەمەهودەکاریکی زۆر باشی هەیە ئێمە هەندێک فتاوا هەیە لەسەر ئەساسی تەقریبا بڵێم نەسێکی شەکە ئەو نەسەی کە دەفەرمێن بە ڕۆژمون لە ڕۆژی شەمایە شەمە بە تەنها خۆی چووکە عیبادەتی خەڵکانی تر لە شەمانە هەیە بەڵام زانان دەفەرمون هەر شتێک کە سەبەبەکەی هەبوو هەر ڕۆژ و عیبادەتێک سەبەبەکەی هەبوو لە جمعە بێ هەر دروستە لە شەما بێ هەر دروستە بە تەنها جمعە بێ هەر دروستە لەگەڵ بە تەنها شەمە بێ هەر دروستە چونکە بۆ سەبەبێکی پێشتر هەیە ئێمە بە ڕۆژەبینتیایە مادام مانگی شەوال و لە شەوالە بە ڕۆژبوونمان هەیە کە سونەت و نەسێکمان هەیە لە جمعە دروستە بە ڕۆژبووم لە شەمە دروستە بە ڕۆژبووم لە یەک شەمە توان بە ڕۆژبووم بە جمعە و شەمە پێکەوە بە ڕۆژبووم حیز کامیکان بێ ئاسایە چونکە بۆ هۆکارێک هەیە بەڵام ڕۆژوویکی بێ هۆکار خەمە شەمەوە تەنها خۆی ئەمە تەشبیهەکەی زیاتر بە عیبادەتی خەڵکەوە هەیە چونکە هۆکارێکی نییە لە ئیسلامە هۆکارەکەی تەبەڕوعی خۆمەتەن تەتەوعێکە خۆم کردومە ئەڵێ ئەمە مەکە بۆ چونکە گومانێک دروستەکە لێمانە بێ خادی شوبهەیە دروست نەبێ خوا نەخوات عیبادەکەن تێکەڵ بە عیبادێکی تری غەیری خواپەرستان ببێ ئەگینا ئەمە هەمی حەزەرن یعنی پێوتێ سەدی ذەریعە نەک خودی خۆی ڕۆژۆکە حرامە لەبەر بەهانەیەکی تر گریمانەیەکی تر حرامەکرێ ئەو قەدەک بەڵام ئەگەر سەبەبەکەی هەبوو نەوەڵا جمعە بە ڕۆژ و بە شەمە بە ڕۆژ و بە عەرەزی خۆت دەستچاو خۆش بێ خۆی پروردگار جەناب و ئێمە و بینەر و بیسەرەکانمان هەر هەمووی لە باش تاکۆکاتەوە و ئینشاءالله ڕۆژووی مانگی ڕەمەزانی لێ قوبوڵ کردبێتین و یەکی بین لەو عەبدانەی لە ئاگری دۆزەخ ڕزگارمان بوو بێ ئینشاءالله مامۆستای خۆشەویست هەمووان ئینشاءالله پێکەوە چینەوە شوێنە خۆشێکە خوای گەورە وعدی پێداوین أو بهاشيك عدة للمتقين إن شاء الله هموال يا كوبينو وخير طاعتي ولا قبولك أو إيه سركوتو بالجان كان تدخل مع صيان دوباره دجني شبيراز به سپاس با دکتر إن شاء الله سپاس با دکتر محمد پنجانی سروکی لجنه فتوى لقی سلیمانی